بانگەشەی هەڵبژاردن بە دیاریکراویش لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە زۆر گەرمتر دەبێت ڕۆژ لە دوای ڕۆژ کە نزیکی بینەوە لە ڕۆژی هەڵبژاردن لە ڕۆژی 11 ئەمڕۆژ مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە بانگەشەی هەڵبژاردن لە شەقڵاوە پەنجەی خستە سەر کۆمەڵێک لە برینەکان و زۆر بەڕاشکاوە نە دەربارەی ئازادی پێکنهێنانی حکوومەت هەروەها ڕاستکردنەوەی دەستور لەگەڵ حکوومەتی عێراقی پەنجەی لەسەر هەموو ئەمانەدانە. ئێمە لەسەر ئەم بابەتانە بۆ ئەوەی قسەی زیاتر بکەین میوانێکمان هەیە لەگەڵ ئەو پرسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز کاکیوە گەیلانی ئەندامی کۆمیتەی ناوەندی و بەرپرسی لقی 24 سەفینی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە ئەستێدۆ لە لامان میوانە کاکیوە شەوتان باش بەخێر بێن. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. من دەمەوێت پێشەوەی بێمە سەر پرسیارەکانی ترم دەمەوێت ئەو پرسیارێک بەڕاستی پرسیاری خەڵکیشە. بۆچی بە تەنها پارتی دیموکراتی کوردستان لەم بانگەشەیە ڕووی دەمی لە بەغدایە دەڵێ دەستورە بێت جێبەجێ بکرێ دەبێت ئەو مادانەی پێشێل کراون دەبێت ڕاست بکرێنەوە بۆچی لایەنەکانی تر بە تاقی تەنیا هەمویان ئەوانی بەخۆیان دەڵێن ئۆپۆزیسیۆن ئەوەی لە حکوومەتیشان دەڵێن حکوومەت نەمێنێ بێ ڕوخێنین هەرێم بڕوخێنین هۆکاری ئەمە چییە بۆچی ئەوانە بوونەتە زۆرناژەن بۆ حکوومەتی عێراقی؟ وڵاکاک حاکم سپاس بۆ جەنابەت. سەرچاوم پرسیارێکی زۆر بەجێیە. پارتی دموکراتی کوردستان هێزێکە پارتێکی سیاسیە کە خیتابێکی سیاسی ڕوونی هەیە و خاوەن دۆزێکی ڕەوایە بۆیە بە دڵنیاییەوە شتێکی سەیری نە لای ئێمە تەنها پارتی دەبێت پێداگری لەسەر مافی خەڵک کات و ڕوو لە بەغدا بکات بە مافەکانی خەڵک. هێزگەلێک هەیە لە کوردستاندا نە خیتابێکی سیاسی ڕوونیان هەیە نە ڕابردوویەکی پێشانازیان هەیە نە ئامانجێکی دیاریکراویان هەیە بەداخەوە بوونەتە بەشێک لە ئەجندای وڵاتانی ئیقلیمی و دژایەتی هەرێم دەکەن لە هیچ شوێنێکی دنیادا نییە. لە وڵاتێکی فیدراالیدا حیزبێکی سیاسی هەبێت لایەنێکی سیاسی هەبێت لە هەرێمێکدا پشت لە هەرێمەکەی خۆی بکات پشتیوانی لە پایتەخت بکات. باش کاک هیوە ئەمڕۆ مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە بانگەشەی هەڵبژاردن لە شەقڵاوە زۆر بەڕاشکاوانە سەبارەت بە ئازادی چونکە لایەنێکەیە دەڵێ ئازادی لە هەولێر نییە هەر جادەی پان و بینای بەرزە چووە بە ئاسمانە ئەو دەڵێ ئازادی ئەوە نییە تۆ بە تۆپ و تانک پەلاماری ئوتێلێک و لایەنێکی ئۆپۆزیسیۆن بدەیت. ئێوە قسەتان لەسەر ئەوە چێ ئازادی لە هەولێر نییە لەژێر دەسەڵاتی پارتی؟ ڕێزدار جەنابی کاک مەسرور ئەمڕۆ زۆر بە جوانی ڕوونی کردەوە. شوێ بۆی هەیە باسی ئازادی بکات ئازادی لە شوێ هەیە لای دۆستی و نار ئاشکرایە لەو شوێنانەی پارتی دموکراتی کوردستان دەسەڵاتدارە بە تایبەت لە هەولێری پایتەخت بۆ هەمووانە ئازادی بۆ هەمووان بەرقەرارە. ئەو بەڕێزەی کە دەڵێت لە هەولێر ئازادی نییە گەر ئازادی نەبێت نە دەتوانێت نە جورئەتی وەدەکات ئەو قسانە بکات. بەڵام لەو شوێنانی کە ئەوان دەسەڵاتیان هەیە نەک ئازادی بۆ خەڵکی معارەزە نییە نەک ئازادی بۆ لایەنی تر نییە لەناو هێزەکەی خۆیاندا ئەندامانی سەرکردایەتەکانیان کادیرەکانیان ئازاد نین تعبیر لە بیرڕای خۆیان بکەن. کاک مەسرور زۆر جوانی فەرمووە باش کەسێک دەتوانێت باسی ئازادی بکات هەم خۆی ئازاد بێت هەم بڕوای بە ئازادی هەبێت. زۆر باشە کاک هیوە دیسان هەردێمەوە سەر قسەکانی مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان سەبارەت بە پێکنهێنانی حکوومەت ساڵێک بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە تێپەڕیەوە بەڵام لایەنێک دەڵێ ئێمە نەمان هێشت حکوومەت پێک بێ پێکنهێنانی حکوومەت دژی خەڵکی کوردستان نییە؟ وەڵا کاک حاکم هەڵبژاردن بۆ چ دەکرێت؟ بۆی ڕێز لە دەنگی خەڵک بگیرێت. باشە کورسیەکان ڕێژەی دەنگەکان ببنە پێوەەر بۆ هەر لایەنێک چەند و چۆن لە حکوومەت بەشداری دەبێت. لەگەڵ ئەوەشدا پارتی دموکراتی کوردستان لە پێناوی بەرژەوەندی باڵای گەلەکەدا بە لە بەرچاوگرتنی دۆخی هەستیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و کوردستاندا تەنەزوری لە زۆر مافی خۆی کرد. بەڵام لایەنێکی سیاسی کە ڕێز لە دەنگی خەڵک نەگرێت لە کورسی نەگرێت تەنها و تەنها پێداگر بێت لەسەر کۆمەڵێک دەستکەوتی حیزبی خۆی و بێتە ڕێگەر بێتە لەمپەر لە بەردەم پێکهێنانی حکوومەتدا شانازیش بەوەوە کات کە نانهێشت حکوومەت پێک بێت یاخوا ئەو شانازی هە پیرۆزی ئەوان بێت. باش کاک هیوە بۆ خۆت باشە زانیانی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بودجە دابەزێنرا بۆ شارەکان واتە هەر شارە بۆ خۆی بودجەی تایبەتی خۆی هەیە بەڵام بۆچی تەنها لەو شارانەی کە لەژێر دەسەڵاتی پارتیدان پرۆژەی گەورە هەیە ڕێگاوبان هەیە پرۆژەی
ئابووری هەیە پرۆژەی پشتێنەی سەوزایی هەیە پرۆژەی ئاو هەیە ئەی باشە لەو شوێنانی تر بۆچی لە شارەکانی تر لە سلێمانی لە هەڵەبجە پرۆژە نیە پارەکەی بۆ چۆ چوو دووسێ خاڵەیە کاکات یەک لە فەرسەفەی ڕێبازی بارزانیدا لای ئێمەی پارتیەکان پارتایەتی ئامانج نییە ئامرازێکە بۆ خزمەتی خەڵک لای ئێمە حکومڕانەتی واتە خزمەتکردن باشە واتە ئارامی واتە سەقامگیری واتە ئاوەدانی لای خەڵکانی تر حکومڕانی بۆ دەستکەوتی شخصیە باشە مافی خەڵکە پرسیار بکات داهاتی دەڤەری ڕاپەڕین و سلێمانی و هەڵەبجە چی لێ دێت بۆ خزمەتی شوێ بەکار دێت کام پرۆژەی خزمەت گوزاری لەو دەبەرانە جێبەجێ کراوە ڕێگەش نادەن حکوومەت لەو شوێنانە پرۆژە جێبەجێ بکە قوربانە لایەک شانازی بەوە دەکەن ڕێگر بوون لە پێکردانی حکوومەت لایەکی کە بە ئاشکرا باشە ڕێگرن لەوەی کە حکوومەتی هەرێم لەو سنوورانی کەوان دەسەڵاتیان هەیە پرۆژەی خزمەت گوزاری بە خەڵک جێبەجێ بکات باش ینی ئێوە ئێستا ئەگەر حکوومەت پێک نێ دەوەی تر ینی پۆکو پارتی دیموکراتی کوردستان هەر چاوەڕێەکەن ئەو لایەنە بێتە پێشەوە یاخود دەکرێت حکوومەت پێک بێنرێ بەدڵنیاییەوە دوای هەڵبژاردننی ئەنجومەن نوێنەرانی عراق لەو بارەوە قسەی خۆمان دەبێت زۆر باشە کاک هیوە پەیامی سەرەکی بانگەشەی هەڵبژاردننی ئەمجارەی پارتی دیموکراتی کوردستان هاوبەشی هاوسەنجی و سازانە ئەمە چ پەیامێکی نەک بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق پێ پەیامێکی زۆر سەردەمیانە پەیامێک کە دەمانەوێت لە عراقدا بە یەکەوە ژیان هەبێت باشە مافی هەمومانۆکو یەک بێت ئەو سێ خاڵی بنەمای کە پارتی دیاری کردوون هەر ئەسڵەن کاتی خۆی زەناوی سەرۆک باسی کرد بنەمای قبولکردنی کووردە کە بەشێک بێت لە عراق لە دەستوری هەمیشەی عراقشدا باشە ئەو بنەمانە سەسپێنراون بۆیە پارتی پێداگرە لەسەر جێبەجێکردنی ئەو سێ بنەمایە وەکرد دوستمانەتە دروستمی خۆمان لە هەڵبژاردندا باش کاکیوە هەر ئەم ڕۆژ مەسرود بارزانی هەر لە بانگەشەی هەڵبژاردن لە شەقڵاوە پەیامێکی تری بەڕاستی هەم بۆ کوردستان بوو هەم بۆ عێراق بوو ڕاد لەسەر کەرکووک گوتی کەرکووک داگیر کراوە ئەگەر داگیر نەکراوە ئەو هەموو هێزە سەربازیە چییە لە کەرکووک کەرکووک دەبێت بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان جا پرسیارەکەی منەمەیە ئەنی بەڕای ئێوە داگیرکردن چۆن چۆنیە ئەگەر واهی نەبێت وڵا پێم وایە بەڕای هەموو کوردیەکی نیشتیمان پەروەر باشە کەرکووک شارێکی داگیرکراوە باشە مەجای تێدا نییە مناقەشەی ئەوە بکرێت هەردام سێرە هێزێکی سیاسی هەبێت کەسێکی بە ناو سەرکردەی کوردی هەبێت باس لەوە بکات کەرکووک داگیر نەکراوە ینی کەواتە کەرکووک شارێکی داگیرکراوە بەڵام شارێکی دەسووریش دەبێت بەڵام شارێکی کوردستانیە پارتی دموکراتی کوردستان بەدڵنیاییەوە پێداگری دەکات لەسەر جێبەجێکردنی مادەی ١40 بۆ گەڕانەوەی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دابراو لە هەرێمی کوردستان زۆر باشە دەست خۆشە زۆر بەڕێز هیوا گەیلانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان و بەرپرسی لقی 24 سەفینی پارتی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان زۆر سپاس شەوتان باش.